سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتتان باش بە زانیاری نوێ هاتینەوە بۆ لاتان سەرەتا لە هەواڵێکەوە دەست پێەکەین لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان کە ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی عراقیایە جوتیاران و کەسایەتەکانی ئەو ناوچانە پەیوەندیان پێوە کردین لە قەزای خانەقین و ناحەی گوڵاڵە ڕێژەیەکی کەمی دەنگدەرانی کورد بەشداریان کردووە لە پرۆسەی دەنگدان بەڵام لە دەنگدەرە عەرەبەکان ژمارەیەکی زیاتر خەڵکێک بەلێشاو چوون بەرەو سندوقەکانی دەنگدان و بەشداریان لە پرۆسەی دەنگدان کردووە ئەمەش بە پێی قسەی ئەوان مەترسی هەیە بۆ سەر ڕێژەی کورد لە ناوچە دابڕێنراوەکان چونکە لە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی یاساییەوە کاریگەری نەریێنی ئەبێ لەسەر هێزی کورد لە ناوچە دانڕێراوەکان ئەوەی سەبارەت بە بنکەکانی دەنگدانە لە شاری دەربەنی خان وەکو ئەیبینن ڕێژەیەکی کەم خەڵک بەشداریان کردووە تاوەکو کاتژمێر سێ و ئامارانەی ئێمە وەرمانگرتەوە 22% لە کۆی 32,000 دەنگدەر 6,600 کەس بەشداریان کردووە هەروەها لە هەندێک بنکە لە هەنگرانی هەندێک کاندید کارتی کاندیدەکانیان دابش کردو و خڕوقاتیان ئەنجام داوە بەگشتی لە گەرمیان ڕێژەی بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان بە ڕێژەکەی کەم بووە و خەڵک وەکو بڵێن بایکۆتی هەڵبژاردنیان کردو نەهاتن بۆ سەر پرۆسە بۆ سەر سندوقەکان و بەشداریان لە پرۆسەی دەنگدان نەکردووە ئەمەش یەکێکە لەو بنکانەی کە زیاتر لە 2000 دەنگدەری تایە بەڵام ڕێژەی دەنگدان تا ئێستا تێدا نەگەیشتووەتە لە 25% وەکو ئەیبینن چۆڵیەکی زۆری پێوە دیارە و خەڵک بەشداری پرۆسەکە ناکەن